سڵاو قوتابیان، کوردی پۆلی 4 ژینە و ژینگە با بەیەکەوە بیخوێنینەوە. ژینە و ژینگە. ژینە قوتابیەکە زیرەکە li پۆلا 4 دixwînît. Rojekê bi gel daybabên xwe li nav baxçeyê roniştibûn û danûstandin dikirin. ژینایê gote babê xwe: Bab, ئەڤڕۆ مامۆستای پرسیارێک ji me kir û got: بۆچی ژینگەها گوندان ژیا باژێران پاخشترە؟ بەلێ کەسێ ji me nedizanî bersivawiya durust bidet. Îna mamostay gote me bo xwe pirsyar bikin. Bab: Kça min, gund di tijî dar û bar û keskatî ne. Ew keskatî jî gaza duwem oksîdê karbonî heldikêşît û oksîjînî berdidet. Oksîjînî berdidet û hewa paqij dibît. Belê li bajêran gêleşok û zêdebûna mirovan û dûkêla trombêlan û molîdeyên kehrebê û karge û cihên pîşesazî û ew ava pîsa di nav avrêjan de derbas dibît û têkelî gelek corên gilêşî dibît û vemanawan li hindek cihan gelek bêhnên nexweş û gazên ziyanbexiş jê peyda dibin. Her wisa kêmiya rêjeya keskatiyê û darûbaran li nav bajêran eme hemî pêkiva dibine egerên pîzbûna ژینگەha bajêran. Jîna: Bab, çawa dê şeyên ژینگەha bajêran paqijkein? Bab: Şîrîna babê xwe, divê kargeh û cihên pîşesazî û ew tiştên ژینگەha bajêrê têk didin hemî bihêne veguhastin bo cihên guncayî ji derveyê bajêrê û rûberên keskatiyê û darûbaran û baxçeyên tiştî li nav bajêran bihêne zêdekirin. Jîna: Baş e bab, çi nexweşî ji evê dûkêlê û ewan gazên ziyanbexiş peyda dibin? Bab: Kça min, gelek nexweşî ji evê dûkêlê û ewan bêhn û gazên ziyanbexiş peyda dibin wek nexweşiya penceşêrê, tengenefesê, hewdana sîhan, sînkelbûnê û hindek nexweşiyên pîstî. Jîna: Spas babê min, yê xweştivî bo evan pêzanîna sûbedêşêm bersiva mamostay dem. لەوانەیە هەندێکتان تێنەگەن لە واتای چیرۆکەکە. ئەلێرە قوتابیەکمان هەیە، قوتابیەکی زیرەکمان هەیە بە ناوی ژینا کە لە پۆلی 4 دەخوێنی. ڕۆژێک لەگەڵ دایک و باوکی لە باخچە بەیەکەوە دادەنیشن و گفتوگۆ دەکەن. ژینا دەڵێتە باوکی خۆی کە ئەمڕۆ مامۆستا پرسیارێکی لە ئێمە کردیا، گوتیتی بۆچی ژینگەی گوند لە ژینگەی شار پاکترە، بەڵام کەس لە قوتابیەکان نەیزانێ وەڵامی دروستی مامۆستا بداتەوە. مامۆستاش گوتیتی بە خۆتان بڕۆن لە ماڵەوە پرسیار بکەن. باوکی وتیتی کە کچی من گوند، باوکی وەڵامی دەداتەوە دەڵێ کچی من گوند زۆربەی داروبار و کەسکاتیە. ئەو کەسکاتیەش گازی دۆمۆکسیدی کاربۆن هەڵدەکێشی و ئۆکسیجین دەداتەوە و هەوا پاک دەکات. بەڵام لە شارەکان بەهۆی قەڵەباڵغی و زۆری مرۆڤ و دووکەڵ و ئۆتۆمبیل و مۆلیدە و کارگە و چەندین شوێنی پیشەسازی دەبێتە هۆی تێکەڵبوونی ئەو مادانە بە ئاو و هەوا پیس دەبێت، بۆنی شارەکە ناخۆش دەبیت، گازی زیانبەخش پەیدا دەبی و هەروەها
دەبێتە هۆی هەروە کەمی ڕێژەی کەسکاتیش یەکێکە لەو هۆکارانەی کە لە ناو شار ڕێژەی کەسکاتی و ڕێژەی سەوزایی کەمە، داروبار کەمە. ئەمەش هەموو بەیەکەوە دەبنە هۆی پیسبوونی ژینگەی شار. ژینە بە باوکی دەڵێ چۆن ئێمە بتوانین ژینگەی شار پاکتر بکەین لەوەی کە هەیە. باوکیشی وەڵامی دەداتەوە دەڵێ ئەو شوێنانە ئەو کارگانە ئەو کارگەی پیشەسازیانە ئەو شتانەی کە دەبنە مەسەلەن ئەو کارگانی کە دەبنە هۆی پیسبوونی ژینگە وا باشترە بیگوازینەوە بۆ دەرەوەی شار شوێنی گونجاوتر وەروەها کە داروبار و دار بچێنین سەوزایی زیاتر بکەین لە ناو شار. ئەمانە هەمووی هۆکارەکن بۆ باشترکردنی پێش و هەوای شار. ژینەش بە باوکی دەڵێ پرسیاری لێ دەکات دەڵێ ئایا چ نەخۆشیێک لەو دووکەڵ و گاز و هەوایە پیسە پەیدا دەبن. باوکیشی وەڵامی دەداتەوە دەڵێت کە گەلێک نەخۆشی هەن لەم هەوا پیسە لەو گازە زیان بەخشانە پەیدا دەبن. یەکێک لەوانە نەخۆشی ژێرپەنجە و تەنگەنەفەسی و هەوکردنی سی و هەروەها هەندێک نەخۆشی پێست. ژیناش سوپاسی باوکی دەکات و بۆ ئەو زانیاریانەی کە پێی بەخشیە پێی دەڵێ کە بەیانی وەڵامی مامۆستاکەم دەدەمەوە. ئەوە واتای چیرۆکەکەیە. چالاکی و ڕاهێنان. هاواتاکان لە شوێنی گونجاو دەنووسم. باژێر، شار، شار، بەرسف، وەڵام، وەڵام، گێلەشۆک واتە قەرەباڵغ، قەرەباڵغ، ئاڤڕێژ، ئاوەڕۆ، کەسکێتی سەوزایی، سەوزایی. گفتوگۆ دەکەین. مامۆستا چ پرسیارێکی لە ژینە و قوتابیەکان کردبوو؟ مامۆستا پرسیاری لە قوتابیەکان کردبوو وتبووی کە بۆچی ئاوهەوای ژینگەی ئاوهەوای گوند لە هی شار پاکترە. هۆکارەکەی چییە؟ سوودی داروبار و کەسکێتی چییە؟ سوودی داروبار و کەسکێتی وەک گوتمان دەبێتە هۆی پاکردنەوەی هەوای شار و هەروەها دەبێتە هۆی کەمبوونەوەی گازە زیان بەخشەکان، گازی دوانۆکسیدی کاربۆن هەڵدەمژێت و هەڵدەکێشێت و ئۆکسیجینمان دەداتێت، هەوای پاکمان دەداتێت. ژینگەی گوندەکان ئەمن وەڵام پرسیارەکانتان دەدەمەوە ئێوە دەتوانن بە شێوازێکی تر وەڵام بدنەوە یاخود تەنها دەتوانن بیرۆکە لە پرسیارەکەم لە وەڵامەکەم وەربگرن و خۆتان وەڵامێکی تر بدۆزنەوە. ژینگەی گوندەکان چۆنە؟ چۆن لە ژینگەی شارەکان زیادەکرێنەوە؟ ژینگەی گوندەکان ئاوهەواکەی پاکترە، ڕێژەی سەوزایی زیاترە، ڕێژەی مرۆڤ کەمترە، کارگە و ئۆتۆمبیلی کەمترە. لەبەر ئەوە بە پێچەوانەی شار کە شار ئۆتۆمبیلی زۆرە، مرۆڤی دانیشتووی زۆر لێیە و کارگەی زۆرە، ئۆتۆمبیلی زۆرە کە ئەمەش دەبێتە هۆی پیسبوونی ژینگەکەواتە دەتوانین بڵێن ژینگەی گوندەکان لە ژینگەی شارەکان پاک و خاوێنترە. ئەو نەخۆشیانە چین لە دووکەڵ پەیدا دەبن؟ دەتوانی بڵێ نەخۆشی تەنگەنەفەسی و نەخۆشی پێست، نەخۆشی ژێرپەنجە، ئەوانە هەمووی نەخۆشین کە لە دووکەڵ و هەوای پیس پەیدا دەبن. ژینە چی بە باوکی گوت؟ ژینە سوپاسی باوکی کرد گوتی کە بەیانی هەوڵ دەدەم وەڵامی مامۆستا بدەمەوە. سوپاسی کرد. زۆر باشە. چالاکی سێ. ئەم وشانە وەک نمونەی سەرەوە لێ دەکەم. ڕاکێشان، ڕادەکێشم. دانیشتن، دادەنیشم. دادەنیشم.
دا پێنووسەکەم دیسان هەندێک کێشەی هەیە. دا دەنیشم. زێدەکردن زێدە دکەم. زانین دەزانم. هەڵکێشان هەڵدەکێشم. دەربازبوون دەرباز دەبم. چالاکی چوار دەستەواژە دروستەکان بەیەک دەگەینم. ژینا لە پۆلی چوار دەخوێنێت. کچا من گوند ژی دار و بار و کەسکاتینە. سوپاس بابێ منیە خۆشتوی بۆ ئەوان پێزانینە. دار و باران و باخچەیەن گشتی لەناو باژێران بەهێنە زێدەکردن. گەلێک نەخۆشی ژی ئەوێ دوو پێڵێ ئەوانی بێهن گازێن زیانبەخش پەیدا دەبن. چالاکی پێنج دژواتای ئەم وشانەی خوارەوە هەڵدەبژێرم. پاکترە پیسترە مەنزانی مەدزانی زیانبەخش سوودبەخش ji derve ji nav de zêdekirin kêmkirin. چالاکی شەش نیشانەی ڕاستیان هەڵە بۆ ئەم وێنانەی خوارەوە دادەنێم. وێنەی یەکەم ڕەفتارێکی جوانە. وێنەی دووەم ڕەفتارێکی هەڵەیە. لەم وێنەدا ڕەفتارێکی جوانە. ئەم ڕەفتارە هەڵەیە. چالاکی حەفت ڕێنووسە. چالاکی هەشت جواننووسی. ئەم ڕستانەی خوارەوە دووجار بە جوانی دەنووسمەوە. ژینا قوتابیەکە زیرەکە لە پۆلا چوارێ دەخوێنیت. سوو بە دێشێم بەرسڤە مامۆستای دەم. زۆر چاکە. وانەی ئەو ڕۆژمان کۆتایی پێهات. خواتان لەگەڵ.